ڕێوڕسمی ناساندنی پرۆژەی زنجیرە بڵاوکراوەکانی ئیتنۆمیوزیکۆلۆجیست توانا حەمە بە ئامادەبوونی نووسەران و ڕۆشنبیرانی سلێمانی بەڕێوەچوو. ئامانجی نووسەر لە بڵاوکردنەوەی ئەم زنجیرە نامیلکانە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری میوزیکیە لە کوردستاندا. بەخۆشحاڵی ئەمڕۆ دوو ژمارەی ئەو زنجیرەیە بڵاو بێتەوە، یەکەم بەناوی موزیک چییە، یەکەم بەناوی ئۆرکێسترا چییە. تەواوی پرۆژەکە پێگاتووە لە کۆمەڵێک بابەتی زانستی دەربارەی موزیک بەگشتی و بەتایبەت موزیکی کوردی کە بتوانین لە ڕێگای ئەم زنجیرە نامیلکەوە کلێنێکی گەورە لە نێو مۆسیقای کوردی پڕ بکەینەوە کە خۆتان نەزان کتێبخانی مۆسیقای کوردی لەم بوارەیە زۆر هەژارە کە ئەمە خۆم وەکو ئەزمموی خۆم لە قۆناغی پەیمانگە و زانکۆگانە هەمیشە گرفتێکی سەرەکی من بووە کە نەمتوانین سەرچاوەی زانستیم دەست پێ بە زمانی دایت. دیارە ئەم پرۆژەیە ئەتوانم بڵم کلێنێکی بچکۆلەی ئەو کلێنە گەورەیە پڕکاتەوە بۆ ئومێدم پرۆژەکە بەردەوامی هەبێ و پشتیوانی بکرێ و بتوانین زۆر لایانی تری زانستی لەسەر مۆسیقا بە شێوەیەکی گشتی بدوێت. کتێبی یەکەمیان بەناوی موزیک چییە، ژمارەیەک وتاری جیاوازە، کتێبی دووەمیان بەناوی ئۆرکێسترا چییە. ئەم کتێبەشیان کتێبێکی پەروەردەی زانستی موزیکیە کە بڕای من بۆ سەرجەم ئاستەکانی تەمەن پێویستە ئەتوان لە قۆناغی خوێندن و قۆناغی یەکی پەیمانگە و یەکی زانکۆ ئەتوان خوێندکاران سوودی لێوەرگن، چونکە ئینفۆرمێشنێکی تەواوی هەیە لەسەر بواری ئۆرکێسترا کە چۆن ئامێرەکان چۆنە و چۆن دروست بووە و چۆن گەشەی سەن و ئێمە کە ئاچینە کۆنسێرتەکەەوە چۆن خۆسکۆتەکەن.